بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کاردانەوەکانی هەڵوەشانەوەی ئەندامەتی محەممەد حەلبوسی لە پەرلەمانی عێراق گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز خالید دەبوونی گوتەبێژی بەری ڕزگاری و گەشە بێدان لە هەولێرۆ لەگەڵماندا. بەڕێز دەبوونی ئەم کاتتان باش. هین گەلێک بخێراتنە کوردستان 24. بزانم هەر کەس چاوەڕێی فێ بڕیارێ بوو حەلبوسی نەبیت. أهلا وسهلا. بۆچی؟ شكرا للاستضافة. وڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. ڕاستیەکەی ئەم زۆرە قەیران و ململانەیانەی کە ڕوودەدەن لە عێراقدا بەڕاستی مای سەرسوڕمان نین، شتێکی سوپرایز نییە. بەڕێز حەلبوسی ماوەی 5 ساڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو، هەمیشە لەو ماوەیەدا قەیرانە بوو، جاسە لە نێو ماڵی شیعی یاخود لەلایەنەکانی دیکە بگرە لە نێو پارتی تەقەدوم بۆ خۆشیان کێشیان هەبووە، تەنانەت لەگەڵ پارتەکانی دیکەشدا. بەڵێ دیارەکە پێشێرکاری یاسایی هەبووە تاکو گەیشتووەتە ئەوەی کە دەستدرێژی کراوەتە سەر چەند ئەندام پەرلەمانێک لەلایەن پاسەوانانی نێو پەرلەمانەوە، کەواتە بابەتی دوورخستنەوەی حەلبوسی شتێک نییە مای سەرسوڕمان بێ، بەڵکە ئەوەی جێگەی سەرسوڕمانە ڕێکەوتی دوورخستنەوە کێ بابەتی پەرلەمانتاری پێشوو لە دلێمی. ئەمە ماوەی ساڵێک پێش ئێستا بووەوە، ماوەیەکی زۆرە داواکاریکی پێشکەش کردووە، سکاڵای تۆمار کردووە. ئەمە شتێکی چاوەڕوان کراو بوو کە کەیسەکە لە بەرژەوەندی ئەو یەکلایە بکرێتەوە بەهۆی سەرپێچەکانی ساختەکردن کە لەم دۆسیە ڕویان داوە. بەڵام بە گشتی وەکو ئاماژەم پێکرد بڕیارەکە شتێکی چاوەڕوان کراو بوو، بەڵام سەرسوڕمانەکە لە ڕێکەوتی ڕاگەاندنی بڕیارەکەدا ئێمە نزیکەی مانگێکمان ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئەمە پێشاتی دیکە و لێکەوتەی دیکەی دەبێت بە تایبەتی لە نێوماڵی سونیدا. ئەگەر گریمانی ئەوە بکەین کە تەواوی پێکاتە سونیەکانی دیکە جاچێت لە نێو پەرلەمانی عێراق بنیا خودە دەرەوەی پەرلەمانی عێراق کاریگەریان بەم شتە کاریگەر نابن کە حەلبوسی دوور خراوەتەوە. پێم وایە پێچەوانەکەی دروستە ئەم بابەتە ئێستا چەند پارتێکن چاوەڕێی ئەوە بوون کە بڕیار یاخود دەنگ بدەن بە سەرۆکی پەرلەمانێکی نوێ بۆ ئەوەی پشکی خۆیان بەدەست بێنن لەم پۆستەدا. کێشەکە لەوەدایە لێکەوتەکانی ئەم دوورخستنەوەیە یاخود کۆتایی هێنان بە ئەندامەتی محەممەد حەلبوسی پەیوەندی بە پێکاتەکانی دیکەوە هەیە، بە تایبەتی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە پارتی تەقەدوم بەشێکی سەرەکی ئەم هاوپەیمانەتیە. لە هاوپەیمانی دەوڵەتدا ئێمە چاوەڕێ دەکەین کاردانەوەی ئەوان چی دەبێت، کاردانەوەی چوارچەوەی هەماهەنگی چی دەبێت بەرامبەر بەوەی کە ڕوویداوە بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان جگە لە بەڕێز عەمار حەکیم، چونکە ئەو بینیمان کە زۆرێک لە دیبلۆماسی لەو پەیامەیدا هەبوو وەکو ئەو وابوو سپاسی بەڕێز محەممەد حەلبوسی بکات لەو نووسراوەی دوای دوورخستنەوەی بڵاوی کردەوە. ئەمەش ئەم دەرچوونەی یاخود دوورخستنەوەی محەممەد حەلبوسی لە هاوچەشەی سیاسی عێراق دە شتێکی ڕوون و ئاشکرایە. ڕەنگە ئەمە بۆ هەمیشە بێت یاخود بۆ ماوەیەکی درێژ بێت، چونکە بڕیارەکەی دادگای باڵی فیدرالی سەرکۆنەیەکی ڕاستەقینەی بۆ بەڕێز حەلبوسی تێدا تۆمەتێکی زۆر مەترسیدارە. تاوانە ئەگەر قسەکەم ڕاست بێت ڕەنگە دووساری سزا ببێتەوە دوای هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمان کە ئێستا هەڵیش گیراوە دوای بڕیارەکەی دادگا. بۆیە ئەو پێویستە ئێستا لە بەرامبەر دادگا بوەستێت لە دۆسیەکی دیکەدا ئامەجگەلەوەی لە دۆسیە ئێستا هەیە. بەڵێ دۆسیەکانی دیکەی چین بەڕێز دەبوونی تەنها ئەم ساختەکاریە یان دۆسی دیکەی ڕوبەڕوو کراوەتەوە؟ چەند دۆسیەیەک لە هەمان کاتی ئەم سکاڵایە بەرز کراوەتەوە بۆ دادگای باڵای فیدرالی ئەو کەسەی بەرزی کردوێتەوە یاخود سکاڵاکەی پێشکەش کردووەیە کە لە ئەندام پەرلەمانەکانی عێراق و ئەندام پەرلەمانێکی سەر بەخۆیە و سەر بە شیعەکان ئەویش پەیوەستە بە ڕێککەوتنی بەڕێز حەلبوسی یاخود یەکێک لە کەسە نزیکەکانی واتە یەکێک لە کەسە نزیکەکانی هەستاوە بە ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیایەک. ئەو کۆمپانیای دەرکەوتووە کە کۆمپانیایەکی ئیسرائیلیە و هەروەها سەرۆکی کۆمپانیاکە سەرۆکوەزیرانی پێشووتری ئیسرائیلە. ئێمە وردەکاری بابەتەکە بەتەواوی نازانین ئەخۆ ئەم شتە ڕاستە یاخود نا، بەڵام دۆسێکە کە هەیە دیارە پەرلەمانی عێراق
سەرچاوەیەکی یاخود پشتڕاستکردنەوەیەکی بۆ بابەتەکە کردووە و هەروەها بابەتەکەی تریش کە پەیوەندە دیارە بە ئەندامێتی لە هیچ دلێمی ڕەنگە دوای ماوەیەکی دیکە دۆسیەی دووەمیش بوو ڕژێندرێت چونکە ئەمە دۆسیەیەکی سیاسیە بەڕاستی ئێمە قسە بکەین ئەمە دۆسیەیەکی سیاسیە و کاتێکی زۆر زیاتری دەوێت لەوەی کە ئەمە پێویستی پێ باشە بووە. خاڵت دەبوونی پرسیار ئەڤەیە بۆچی ئەڤروکە دادگەها فیدرال ئەف بڕیارە خۆشکەرا کرد یعنی ددەمێکی داک و کۆمسیۆن دەماوێ مەهایەک خلاص دەبیتن و ئەنجومەنێ پارێزگەهانەوە هەلبژارتنێن وێ لە پێشن یعنی برایاتە بڕەنگێک ژڕەنگەکان ئەڤە لێدانینە لە هەلبژارتنێن ئەنجومەنێ پارێزگەهان لە عێراقی و هەروەها هەلبژارتنێن پەرلەمانی کوردستانێک و ئەوجی دێژاریە کۆمسیۆنە عێراقەوە بهێنە بڕێڤە برن ئەگەر هاتوو دەماوێ بهێتە درێژکردن. يعني إذا ناقشها من الناحية بەڵێ ئەگەر گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە بکەین لە ڕووی یاسایی و دەستوریەوە پێم وان نییە کە کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر ئەم بابەتانەوە هەبێت لەسەر تەواوی ئەم شایستاییانەوە هەبێت کە ئاماژەتان پێکرد بە تایبەت بە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان یاخود هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق گۆڕینی سەرۆکی پەرلەمان هیچ کاریگەریەکی نییە کاریگەری کە ڕاستەوخۆی نییە لەسەر ئەم مافە دەستوریانە بۆیە ترسان لەوەی کە ئەمە لێکەوتێکی نەرێنی هەبێت لەسەر ئەم بابەتە بە دیاریکراوی یاخود لەسەر ئەوەی لە داهاتوودا بڕیار وایە بکرێت وەکو هەڵبژاردن پێم وانە شتێکی ڕاز بێت بابەتەکە تەنیا ئەوەیە کە سەرۆکی پەرلەمان لە کار دوورخراوەتەوە یاخود دەکرا دەستشی لە کار بکێشایەتەوە ئەمە کاریگەری لەسەر هەڵبژاردەکان نابێت هەڵبژاردننی سەرۆکێکی دیکەی پەرلەمان کارێکی دەستوری و یاساییە لە دوای حەلبوسی کەسێک هەڵدەبژێدرێت لەم کات و ساتە بە دیاریکراویدا جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان ڕۆڵی سەرۆکی پەرلەمان دەگێڕێت لە بەڕێوەبردننی دانیشتەکانی پەرلەمان بۆیە پێم وانەیە کە ترسێکی ڕاستەقینە هەبێت لەوەی لێکەوتەی ئەم بابەتە بپەرژێتە سەر هەڵبژارنەکان و مەترسیدارتر بێت. بەڕێز دەبوونی ئەندامەکانی حزبی تەقەدوم لە پەرلەمانە کشێنەوە وەزیرەکانی دەستەکار کێشانەوان پێشکەشی سەرۆکوەزیران کردووە ئەمە هیچ کاریگەرێکی لەسەر دۆخی سیاسی عێراق بێ یاخود بڵین چی چاوەڕی دۆخی سیاسی عێراقەکە لە ئێستا بەدواوە؟ بەڵێ ئەو ڕاگەیەندراوەی کە بەپەلا دەرکرەوە تا ڕادەیەک ئەگەر قسەکەمان ڕاست بێت تاکو ئێستا ئێمە نەمانزانیوە ئەوان تا چەند ڕژدن لەم بابەتە بەڵام ئەگەر هاتوو ئەم شتە ڕوویدا وەزیرەکان دەستیان لە کار کێشایەوە ئەندام پەرلەمانەکانیش بە هەماشەوە ئێمە زۆرمان بینیوە کە وەزیرەکان لە پێکاتە سیاسەکانی جیاجیا عێراق لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دەستیان لە کارەکانیان کێشاوەتەوە و پرۆسی سیاسی نەوەستاوە حکوومەت بەردەوام بووە لە کارەکانی خۆی سەبارەت بە ئەندام پەرلەمانەکانیش بە دیاریکراوی پێم وایە سەرۆک لیژنەکان ئەوەیان ڕاگەیاندووە کە دەست لە کارەکانیان دەکشێنەوە ئەمەش بە دڵنیاییەوە کاریگەریەکی وای نابێت بە تایبەتی ئەگەر بێت و ئەگەر بڕوانینە ڕابردوو ساڵێک پێش ئێستا بینیمان کە زیاتر لە چەند ئەندام پەرلەمانێکی سەدر دەستیان لە پرۆسی سیاسی کێشایەوە لە پەرلەمان کشانەوە بەڵکو کارەکانی پەرلەمان پەکیان نەکەوت و بەردەوام بوو لە کارەکانی خۆی پەرلەمان بەردەوام بوو لە جێبەجێکردنی کار ئاسایەکانی خۆی. پێم وایە لە ماوەیەدا ئەمە تەنیا فشارێکە کە بەهۆی ئەو بارودۆخە هەنووکەیەوە دروست بووە کە بەرامبەر سەرۆکی پارتەکە کراوە و پێم وانە بەردەوام دەبێت و وای دەبینم شتێکی کاتیە تەنیا بەم ئاگادارکردنەوەی کۆتایی دێت و ئەوان دەگەڕێنەوە نێو پەرلەمان و هەروەها ئەوانی تریش ڕەنگە ئەو سێ وەزیرەی کە سەر بە پارتی تەقەدومن دەستەکار بکشێنەوە لە حکوومەت بکشێنەوە ئەوانەش دەکرێت کەسانی دیکە بێنە پێشەوە و شوێنی ئەوان بگرنەوە سەرۆکوەزیرە محەممەد شەخسوانی دەسەڵاتەوەی هەیە. خاڵت دەبوونی بەردەفکێ بەرەیە ڕزگاری و گەشە پێدانێک گەلک سپاس سپاس بۆیەوە.